تان چییە؟ ڕۆژ باش سێتا سپاس تاعاان پرۆژەی کوردستان بووکڵا پرۆژەیەکی سەرتاسەریە ئێمە لە سلێمانی و لە ڕانیا و لە زانکۆ ڕاپەڕین بە هەماهنگگی لەگە سنتەری زمان و لە زانکۆی سلێمانیش بەها بەش لەگەڵ گۆشی ئەم پرۆژەیەمان هەیە فکری پرۆژەکەەوە کە چۆن لە شارەکە یانەیەشی وەرزشی هەیە ئێمە ژەمان لە شارەکە یانەیەشی معرفی و پێگەیاندنی گەنجان دروست بێت بۆیە بەم نیەتە پرۆژەی کوردستان بووکڵبمان دامەزراندووە کە ئێمە لە چەند ئاستێکە کار لەسەر توانەکانی گەنجانەکە یاخود چەند ئامانجێکمان هەیە یەکێک لە ئامانجەکانمان گەشە پێدانی توانەکانی گەنجانە لە ڕێگە و سیمیار و دیبێت و خولانی کە بۆ گەنجانەیەکەین تەمان و سیمیارانی کە یەکەین هەمووی سیمیاری زەڕۆ و حتمی بۆ گەنج بۆ نەکاریگەری سۆشال میدیا لەسەر گەنج چکە لە ڕۆژگاری ئەم ڕۆمانای تاکەکان یاخود گەنجان و لەوامان بەرکەوتنیشی ڕاستەوخۆ و زۆر کاریگەریان هەیە لەسەر سۆشال میدیا ئێمە ئەمانەیە هۆشاری زیاتریان هەبێت لەسەر سۆشال میدیان سیمیار و دیبێتەکەن لەسەر چۆنەتی گۆڕنی فکرە بۆ پرۆژە گەنجێکی زۆرمان هەیە لەم ڕۆژگاری ئەمڕۆمان فکریان هەیە بەس نازان چۆن بیکەم چۆن نازان چۆن بیکەم بە کردداری یاخود کردیانە بە کردداری نازان ئەو بەربەرس و لەمپەرانە چین کێنێتە بەردەمیان یاخود نازان چۆن زاڵم بەسەریا ئێمە هەوڵە دەین یاخود هانی گەنجانە دەین بۆی گەشە بەتوانەکانی بن لە ڕێگە ئەو سیمیار و خولودی بێتانی کە بۆیان ئەەکەین ئەمانجی دۆمان بە کللتورکردنی خوێنەوە لە ڕێگەی پرۆژەکانی کوردستان بکڵەوە ئەمانجی سێمیشمان ئەوەیە کەسانی کە بەهرەیەشیان هەیە توانایشان هەیە ئێمە هەوڵ ئەدەین بیناسیین ئەوی لە ڕێگەی فستیڤال ڕۆشنبیری و ئێمە ساڵانە فستیڤال ڕۆشنبیریمان هەیە کە ئەو کەسانی کە بەهرەیەشان هەیە توانایشان هەیە ئێمە لەو فستیڤالەیە هەم هاوکاریانەکەین هەم ئەشیناسیین چکە تو هەر توانات هەبێ هەرچەند بەتوانابی هەرچەند کاریگەربی گەر توانەکانە ناسرێ خەڵکانی تر نەیبینن جێگەی خۆی ناگرێت ئێمە هەوڵ ئەدەین بە پێی کاتی گونجاو بە شوێنی گونجاو ئەو توانە و بەهرەی ئەوان دەرکەیە لە ئامانی چوارەمیشانەوەی کەسانی کە بەشدارە بن لە مەشروعەکانی ئێمەیە ببن بە خاوەن مەشروعی خۆیان ئەوش هەروەکوتم لە ڕێگەی سیمینار و خولی چۆنێتی گۆڕنی فکرەوە پرۆژە ئێمە بۆیان باسەکەین کە فکرە بزنس بێ ڕۆشنبیری بێ چۆن دروست ئەکرێت چۆن ئەکرێ بە مەشروع و ئەو بەربەس و لەمپەرانچین کە لە کرداریکردنی پرۆژەکە ئێتە بەردەمی ئەمە سۆڕەیەشی گشتی پرۆژەکە بوو ئەم نوێترین پرۆژەشمان بەتەمای ئێمە بەدەل لە پرۆژە ڕۆشنبیری و گەشە بەدانەکان کاری خێرخوازی شەکەین بەتەمای ئەم پرۆژانی خۆمان بۆ خانینەوە جوانانیش بکەین بە هاوکاری باشی لەگەڵ ژیار ئەوانە ئیشەڵا کاری لەسەرەکەین لە زانکۆی سلێمانیش لەگەڵ گۆشەی ئەمریکی کە تازە دوو گروپمان تەواو کرد هەیە گروپی ئینگلیزی بوون کە توانین بەسەرکەوتی پرۆژەکە تەواوکەن ئێمە لەو ماوەیە چەندین سیمینار و خولمان بۆ کردنەوە و بابەتمان بۆ دروستکردن و بڵاوکراوێکشمان بۆ دروستکردن بۆ بەشداربووەکان و لە داهاتووشە کۆڕمەندمانە بێت بۆ گەنجان بەس بەپێی توانە و ئیمکان ئەو پرۆژانە جێبەجێەکەین تاوان پرۆژەی دانیشتمانە بێت دەستەکانتان خۆش بێت.